سەربازی زۆرە ملێ لە عێراقدا و لە کاتی سەدامدا ئەمە چۆن بوو؟ یعنی ئەمە خۆی هەر وڵاتیە ئەبێ هەیبێتن ئەگەر شەڕیشت نەبێتن. ئێستا هەتاکو سویسرا کە ئەڵی تۆ سپای نییە نەخێر سویسرا سپای هەیە، فڕۆکەی جەنگیشی هەیە، F-18 هەیە، F-5 هەیە، میراجی هەیە، تۆپی هەیە، تانکی هەیە، ئەبێ مەشق بکاتن. هەر وڵاتێ گەنج کە تەمەنی گەیشتە 18 ساڵ ئەبێ بیبێ بۆ مەشق فێر بێتن. وڵاتت کەوتە مەترسیە و کاتە ئامادەیە ئەمانە مەشقیان کردووە یان بەی بۆ مەیدانی جەنگ. بەڵام تۆ گەنجێک ئەگەر هیچی نەبینی بێت چەکی نەبینی بێتن وڵات بکەوێتە مەترسی بکەوێتە شەڕ چی پێ ئەکرێتن کاتی ئەوەشت نییە کە تۆ مەشقی بدەیتێ سەختە بێت. باشە لە سەردەمی سەدام مەبەستم بوو پرسیارەکەم سەربازی زۆرە ملێ چۆن بوو؟ چۆن گەنجە برابەوە سەربازی زۆرە ملێ؟ لەبەر خوێندن بووە لەبەر خوێندن نەبووە؟ ئەو کەسەی ئەگەر تەمەنی ببایەتە 18 ساڵ و خوێندەوار نەبوایە و لە خوێندن نەبایە دەبایە لە 18 ساڵی دەست بەجێ بڕوا بۆ سەربازی بانگیانەکرد. ئەوایە 3 ساڵی بکردایە 36 بانگ. ئەوانەیە ئەگەر تەمەنیان هاتوبێ بۆ سەربازی و لە ناو خوێندن نابێن و تەواویان نەکردبێن نەخێرەوانە بە تەجی لەکرێن دو ئاخرێن. بەڵام لە کۆتایی ئەگەر تەواوی شت کرد ئەبێ 2 ساڵ هەر بکەی 24 مانگ سەربازی ئەبێ بکرێتن. وەکو وتیشمەوانی کە زانکۆوانە تەواوەکەن ئەوانەیانکەن بە ئەفسەری موجەنەد ینی یەک ئەستێرەیانە دەنێ ئەوانە ستا کوپلەی ڕائد ئەڕۆن دوای ڕائد ناچنە مەرحەلەی قادە و ئومەرا ینی ببنە مقدمەوانە نەخێر لەو پلەیە ئەگەر 10 ساڵی شەڕ خایاندی ئەوان هەر لەو پلەیامێنن شەڕ تەواو بوو ئەوانە دەست بەجێ هەمویان دەرەکرێن و بۆشیان نییە بڕۆنە ئەرکانەوە ئەو کەسانە نەخێر. باش ئێستا بۆ نمونە ینی من حەزەکەم گەنجی ئەم سەردەما لە جەنابەت تێبگا کە چۆن سەربازی زۆرە ملێ شی دەکەیتەوە و تێبگەن لەوەی سەربازی زۆرە ملێ چییە؟ بۆ نمونە من سەربازیم نەکردووە و نەش براوم بۆ سەربازی زۆرە ملێ چۆن ینی گەنجێک تێگەێنی کە سەربازی زۆرە ملێ لە سەردەمێکا شەڕ بوو بێ یان وڵاتێک ئەمەی دانابێ کە بەردەوام لە هەر ئان و ساتێکا بێ سەربازی زۆرە ملێ هەبێ وەم گەنجە بێ ئامادەیی چی بێ لە وڵاتە چۆن تێبگا لەوەی کە بەڵێ سەربازی زۆرە ملێ هەیە و من دەبرێن بۆ ئەوێ و لەگەڵی ڕابێ. ئەوە وڵات خۆی بڕیارەدا سە دوای 2023 نەما ئەوە هەمووی خۆی بەڵێ خۆیان نەڕۆن ئەبێ هەبێتن لە وڵاتە هەموو گەنجێ ئەبێ فێر ببێتن ئەبێ مەشق بکاتن. ئەوە نییە ئێستا بڕۆ لە وڵاتان هەیە بۆ 6 مانگەیکەن وەکو ئێرە نییە مەسەلەن 3 ساڵ بیکاتن بەس ئەبێ ئەو گەنجە بزانێت سوپای یانی چی سەرباز یانی چی ئەبێ ئەگەر قەدیم بگەڕێیتەوە ئێستا اختیارەکان ئەڵێن کە ئاڕۆیی بە سەرباز ئەڵێ ئێستا بوو بە پیاو ینی ئەو جۆرە بیرایان هەبوو تەواو ئیتر ئەتیما دەکاتە سەر نەفسی خۆی ئەبێر لەگەڵ ژیانێکی نوێیان ڕابێتن ئەو ژیانەی کە خۆی لە خۆشی ئەو کەیفە ئەوە نامێنێتن فێرە فەرمانە بێتن ئەگەر بێتە ئەفسەر فەرمانەدا بێتە سەرباز چۆن فەرمان وەربگرێت چۆن ئەمانە جێبەجێ بکە ئەبێ ئەوانە بزانێتن. ینی بڵین تەجنید لە وڵاتانە شەرتەکە بکرێ شەرت نییە بۆ ماوەی 3 ساڵ تۆ پێی بکەیت بەڵام پێی بکە بۆ 6 مانگ پێی بکە با فێر بێتن بزانێت.